لەسەر ئەوەی کە چوارچێوەی هەماهەنگی یەکلابوونەوە لەسەر کاندیدکردنی محەممەد شەیع سۆدانی بۆ پۆستی سەرۆکوەزیران کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێشوازی لە کاندیدەکەی چوارچێوەی هەماهەنگی کردووە، دەمانەوێت گفتوگوی زیاتر بکەین بزانین ئاخۆ پێکێنانی حکوومەت بەکوێ دەگات. لەسەر ئەم پرسا بەڕێز فەرهاد علادین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق بەڕێزیان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن و شرۆڤەی بابەتەکەی لەگەڵ دەبم کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان دەبن. بەڕێز فەرهاد شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بۆ خۆتان نەزانن چوارچێوەی هەماهەنگی یەکلابەوە لەسەر کاندیدی سەرۆکوەزیران، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا حکوومەت پێک دەهێنرێت بە یەکلاکردنەوەی سەرۆکوەزیرانی یا خودنا؟ ئەم کاتتان باش، کاتی بینەران باش. ئەو پرۆسەیەکە کە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار بڕێوە دەچێت کە نوێنەری چوارچێوەی هەماهەنگی کە تەکلیف دەکرێت لەلایەن سەرۆک کۆمارەوە ئەو کاتە دەبی دەست بە جوموجۆڵی خۆی بکا بۆ ئەوەی بە حکوومەتێک پرۆگرامی بۆ دانێ و وەزیرەکانی هەڵبژێری و دواتر دەنگ بدرێت لە پەرلەمان. هەڵبەتە ئەو پرۆسەیەش ڕەنگە پرۆسەیەکی قورس دەبێت بەو پەرتەوازی کە لە پرۆسەی سیاسی عێراقی هەیە، بەڵام دەکرێت کە بتوانێت ئەو کارە بکاتن، بەس ئاسان نییە. پرسی سەرۆک کۆمار بەگوێ گەیشتووە، چونکە باسی سەرۆک کۆمارت کرد، ئەو دەتوانێت کە سەرۆکوەزیران ڕاستپێرێت و حکوومەت تەشکیل بکرێت. کەواتە گرنگە بزانین پرسی سەرۆک کۆمار بەکوێ گەیشتووە بە تایبەت لە نێوان یەکێتی و پارتیدا. لەر بە چەق بەستووی ماوەتەوە یەکێتی پارتی ناتوانیەوە تا ئێستا ڕێک بکەون لەوەی کەەوە یەک کاندیدیان هەبی، بۆیە وا پێدەچیتن کە هەر لایەن و کاندیدی خۆی دەبی و کە بەرەو پەرلەمان بڕۆن، لە پەرلەمان یەکلایکەنەوە. ئیتر ئەوە پرۆسەیەکە کە لەو یەک دوو ڕۆژەی تر دیار دەکەوی ئایا یەکێتی و پارتی نیەتی چیان هەیە و بەرەو کوێی دەبن. بەڕێز فەرهاد کام ئەگەر بەهێزە ئەو ئەگەرەی کە سەرۆک کۆمار لە ناو پەرلەمان یەکلای بکرێتەوە یاخود نەخێر لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان خۆیان یەکلا دەکرێتەوە؟ بەپێی ئەو واقعی ئێستا هەمانە لە لایەنە سیاسیەکان و مووقفی سیاسی کوردی زیاتر ڕەنگە بەرەو پەرلەمان ڕۆیشتنە، چونکە هەروە گوتم هەردوو لە ئەوەی خۆیان هەیەکەوە نانەوێت پێک بێن و نەگەیشتونەتە مەرحەلەی کە پێک بگەن، بۆیە ناشکرێکە ئەو پرۆسەیە ڕاوەستی لایەنە شیعەکان ڕەنگە چاوەڕوانی نەکەن، ئیتر بەرەو پرۆسەکە بەرەو پەرلەمان ببن. بەڵام کورد دەڵێ نامانەوێت ئەو پرسا لە پەرلەمان یەکلایی بێتەوە. کاک فەرهاد کوردوای نەگوتووە پارتی دیموکراتی کوردستان پێداگرە هەبی بەزیەتی ئەو تەسریحی نەداوە، کەواتە پرسەکە لە پەرلەمان و مووقفە بنوێنی، بەڵام بەڕسمی ئیعلانی نەکرد. پارتی بەڕسمی ئیعلانی نەکردووە، تەسریحاتی لابەلا هەیە، بەڵام تا ئێستا بەڕسمی هیچ ئیعلانێک نەکرایە و لە هەمان کاتیش یەکێتی نەیگوتووە کە ئەمن ناسمە پەرلەمانی عێراق. ڕەنگە گفتوگۆ بەردەوام بی لەو یەک دوو ڕۆژە، بەڵام لە نهایەت ناکرێتن کەەوە پرۆسەی سیاسی لە عێراق شیعە و سوننە باوەڕ ناکەم کە ڕای بگرن بۆ ئەوەی کورد پێک بێن، بە تایبەتی ئەگەر نیەتی پێکهێنان نەبیەوە خود لە هیچ لە ئاسۆدا نەبی کە پێک بێت. پێتان وایە پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەی سیاسی عێراقدا بکشێتەوانێ ئەگەر پۆستی سەرۆک کۆمار بەدەست نەهێنێ؟ ئەو پرسیارەکە دەبی لە پارتی بکەی، بەڕاستی قسە هەیە لەسەر و بابەتە، خوێندنەوەی ئێوە چییە؟ ئێستا هیچ شتێک نییە بە فەرمی کە پارتی هیچ قسەیەک هیچ لێدوانێکی پارتی هیچ جموجۆڵێکی پارتی بەو ئاقارە داڕوا کە بکشێتەوانێ لە پرۆسەی سیاسی عێراقدا؟ تا ئێستا هیچ تەسریحەکی لەو بابەتە لە پارتی دەرنەچووە کە بڵێ من دەکشێمەوە. زۆر باشە، بابینە سەر باسی موقتەدا سەدر. پێتان وایە هەڵوێستی چی دەبێت بە تایبەت لە دوای دیاریکردنی پۆستی سەرۆکوەزیران کە لە ناو چوارچێوەی هەماهەنگیا یەکلا بۆتەوانێت؟ سەدر چی دەکات؟ هەروادا دەنیشێوەکو بینەرێک سیر دەکا یاخود نەخێر هەموو ئەو ئەگەرانی لە ڕابردوودا باس کراوە ئەنجامەدرێت؟ سید موقتەدا بە هەموو ئەو نیشانانەی کە هەیە چاوەڕێ دەکات تاوەکو حکوومەت پێک دێ و ڕەنگە چەند مانگێکیش دەداتەوە حکوومەتە دەرفەتی دەداتێ بۆی کار بکە، ئەگەر بێت و کارەکانی بەدڵی ئەو نەبوو ڕەنگە بێتە سەر شەقام دواتر یاوە خودت معارەزەی شعبی ڕابگەێنی، بەڵام بۆ ئێستاکە ڕەنگە هەر لە تەغریدە و لە تویت زیاتر ڕەنگە هیچ شتێکی ئەو تۆ
نەکاتن ناوبەناو کە تەسریحێک دەکا یا مووقفێک دەنوێنی لەسەر بابەتێکی سیاسی ئەو ناکرێتن کەەوە ئەو پۆزیسیۆنی خۆی بۆ حکوومەتێک ڕابگەینی کە نەزانێ حکوومەتە چێ زارێ بۆیە ئەو خۆشی لە تەسریحەکانی ڕابردووی ڕێگەی دا بە چوارچێوەی هەماهەنگی کەەوە حکوومەت پێک بێنن ئەگەر دەتوانن بەڵام هەڕەشەکانیشی بەردەوامە کاک فەرهاد چوارچێوەی هەماهەنگی نەگەنە نەتیجە و نەتوانن بەڵێ هەڕەشەی بەردەوامە قەینا بەڵام هەموو ئەوەکان وایە کە خۆی بەرە و معارەزە بڕواتن معارەزەی شعبی بەڵام معارەزەی چییە؟ حکوومەتێک کەوا پێک بێتن ئەو حکوومەتێک کە ئێستا هەیە و معارەزەی نییە بەڵکو ئەو حکوومەتە حکوومەتی ئەوە بەڵام حکوومەتی داهاتوو کە بەی خۆی نازانی بەڵام دەبی پێک بێ و حکوومەت بۆی بفتە معارەزە بۆ حکوومەتەی کە دێتن زۆر باشە دەمانەوێت بزانین پێگەی کورد چۆن دەبێت لە پێکێنانی حکوومەتی نوێی داهاتووی عێراقدا کورد چ پێگەیەکی دەبێت تا ئەو لەحزەیە ئێستا پێگەی کورد پێگەیەکی لاوازە بەهۆی پەرتەوازبوونی کورد دابەش بۆ بەسەر سێ لایەن لایەنێک کەوا لایەنە نەوەی نوێ و دوو حیزبە ئیسلامیەکە کە دەتوانین بڵێن بێلایەنن پارتی و یەکێتی هەرێکە و لایەنێکی گرتووە و لەبەرەوەی هەماهەنگی و تەبایی نییە لە نێوانیان بە بەرنامە نایەنە بەغدا و کاتی مفاوەزاتیش هەر لایەنێک مفاوەزات بۆ خۆی دەکاتن ئیتر بۆیە ڕەنگە نەتوانن کەەوە ئەو مافانەی کە کورد و ئەو ئاڵۆزی کە هەیە بە تەواوی مافەکان بچەسپێنن زۆر باشە هیچ کاتێک ماوە تەبابوونایە و بە یەک دەنگ کادبان زیاتریان بەدەست دەکەوت هیچ کاتێک ماوە بۆ ئەوەی کورد خۆی کۆبکاتەوانێ کاتماوە بۆ نەماوە بەڵکو ئێستا باشترین کاتە چونکە ئێستا کە حکوومەت بۆ پێکەنانی حکوومەت لایەنە سیاسەکان پێویستیان بە دەنجی کووردە پێویستیان بەبوونی کووردە و لایەنە کوردیەکانیش ئەگەر بە جددی بیری لێ بکەنەوە و بێندانیشن بە ڕۆحێکی برایانە و تەبایی دانیشن دەتوانن بگەنە نەتیجە و مافەکان دابین بکەن. بەڕێز فەرهاد عەلاءالدین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق سوپاس کە ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵمان بوویت.